الو الو هۆشنگ جان هەڵێلا چ بوو چی گوت؟ هۆشنگ دڵم زۆر خۆشە نازانم خەوە بینم خەیاڵە نا بابا نا ڕاستیە خەیاڵی چی؟ چ بوو بابە چی گوت؟ پەنجیم بین بەڵە پێم وت بەڵام شتێکی کە هەیە ئەمێ پێتی بڵم گیان چ؟ هۆشنگ جان من زۆر داوای لێبورد ناکەم من زۆر قسەی ناخۆشم بەرامبەر تۆ کرد ترسام دەستم ببڕی بەجێم بێڵیت بەڵام لە کۆتاییە پیاوەتی و خۆ سەرمان ئەتوش حەقی خۆتە بە خۆت دەزانی ژیانی مش زۆر زۆر زەحمەت بوو بەس چ بوو ئێستا بابە چی گوت؟ پێم وتی باس بێشەو بێن زۆر زۆر باشە ئیشاڵە مە سبێنێ دێت باشە چاوەڕێتان باشە گیانە باشە ئیشاڵە ئیشاڵە دەی خواحافیز بابە بابە کچمەرە دادە سوعاد گیان دەڵێم ئەمشی دروست دەکەم ناوەڵە کچمە توورداچەم بخۆم لێ نا بەخۆی دەمێکی خواردن دەستی منتان نەخواردەوە بخۆم دروستی دەکەم دە باشە تو خواردەکەی دروستکە مێزدەڵاتی دروستە منزڵەکان ئەلەوێ کچم ئەلەوێ دەربینە دەی دەربینە جوانشم نەشتێ بابیان شوێن هێنا کاسەی خۆم بیاشم تۆ خەریکی زەڵاتەکە بە دە باشە کچم دێ مام شاب کاگۆشنگ تازە لەکم مام دانیشت بووم دیتان ئینسانێکی نەرمونیان ڕێک و پێک ئەمیش باسین گۆم لۆ کردیە بێخەمن دەزان ئەنگۆ کوونە سکانت خۆش زۆر سپاس دەکەیت ئەنگۆ ئیشی بە مەزبوطی بکەن چەند مانگەشکە مەعاششتان زیاد دەکەن خوا خێر بنووسی یا ڕەبی خوا خێر لە خزمەتتان دەستان خۆش بێت هەدوو ئاخر دەڵێ دەکەین مەمنونی خزمەت مەقوربان مەمنونی خوای بە ئێستا ئیشتمان چیا با دەست پێ بکەیت مام شاب ئێرە خایان دەکەنەوە هەتا ئاخیری ئەو پوشانە ئێرە یەک قەلی نایەنم زبرەکان هەمووی فڕێ دەدەن پاژەو کاتی دەستنە بەشی ئەو دیویشم جوان جوان لە خایان دەکەنەوە بێخەم بە بەسەر چاو چاوت خۆش بی چاوت خۆش مام شاب ئەمن دەڕۆم هیچتان پێویست نییە واگەدار دوای دێم سەرتان لێ دەدەم وەزام ئێرە جوان خایان بوویتەوە دەیاڵە ئەم ڕۆیشتم بەس مام شاب چەند سەعاتێکی زافی ئیش بکەن ئەم لۆتان حساب دەکەم خوا خێر بنووسی خوایەت ڕازی دەستەکانت خۆش بچێنە ژیان زۆر زە مەمنون عزیزی ڕۆشن جان خۆشەویستم ئەم ڕۆیشتم دەست پێ بکەن دەستەکان خۆش